بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان داوای گۆڕانکاری دەکرێت لەو یاسایی کە بۆ هەڵبژاردنەکانی ڕابردوو کاری لەسەر کرا. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت هەموارکردنەوەی ئەو یاسایە گرنگە و پێویستە ڕێکەوتنی فراکسیۆنەکانی لەسەر بێت. یاسای هەڵبژاردنیش بەپێی ئەو ئەزمونەی کە لە چەند خوڵی ڕابردوو دویمانە کۆمەڵێک کەم و کوڕی لە یاسای هەڵبژاردن هەیە پێویستەکە چاوی پێدا بەخشێنرێتەوە. بەشێک لە هێزە سیاسەکان و فراکسیۆنەکان خواستیانەوەیە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی عراق فرەبازنەیەک بێلانی کەم فرەبازنە بێلانی کەم لەسەر ئاستی 4 بازنە بێ 4 پارێزگاکەی هەرێم بێ و هەروە کورسی پێکاتەکان پێداچوونەوەی پێدا بکرێت شێوازی هەڵبژاردنەکەی جیا بکرێتەوە تا پێکاتەکان خۆیان دەنگ بە خۆیان بدەن نەکە ئێمە بچین بە دەنجی هێزەکانی سەربازی بەشێک لە هێزە سیاسیەکان بچەند ئیستیغلالی ئەوە بکەن. هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لیستی کراوە بوو لە هەرێمی کوردستانیش یەک بازنەی هەڵبژاردن بوو. بۆ هەڵبژاردننی داهاتووش داوا دەکرێت لە چوارچێوەی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان سیستەمی یەک بازنەیی نەبێتن و گۆڕانکاری بکرێت لەم یاسایە. بۆ هەرێمی کوردستان ئەگە برێت سیاسایەک باشە ڕاستەکەی یاسای داخراو یان نیمچە داخرا باشە بۆ ئەوەی لانی کەم لایەنە سیاسەکان بەیان هەبی چەند کەسە کە خۆیان بیانەیەک پێویستیش بی زەڕوبی بۆ پەرلەمان بچن تاوەکو پەرلەمان بچتەوە پێگەتە شیرعیەکەی خۆی. پرۆژە یەک بازنەی تقریبا ئێمە فەشەلمان تێدا هێناوە، بەڵام ئەگەر کردمانەوە پرۆژە فرەبازنەی یان لەسەر ئاستی پارێزگاکان بە یاخود لیستی داخراو بێ ئەگەر هات و گۆڕانکاری لە دەستنیشانکردنی کاندیدەکان نەکری و لەسەر بنەمای زانستی و پسپۆڕی زیادیان نەبێ بە هەمان شێوەی لیستی کراوە کاندیدەکان دەستنیشانکردی کەواتە ئێمە هیچمان نەکرد. چاوەڕوان دەکرێت لە داهاتوێکی نزیک هەوڵەکان بۆ هەموارکردنەوە یاسای هەڵبژاردنەکانی هەرێم چڕتر بکرێنەوە بەوتەی چاودێرانی سیاسیش. بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایە پێویستی بە وەرگرتنی بۆ چوون و ڕای کەسانی شارەزا و ڕێکەوتنی نێوان لایەنەکان و فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان پێویستە. قارەمان زەوەر، کورسات نیوز، هەولێر.